بۆیە داواکاری لە هاوڵاتیان کە دوور بکەونەوە لە بەکارهێنانی عیلاجێکی زیاد لە پێویست بۆ ئەو بەڕێزانەی کە لە سەرەتای وەرزی پاییزە تووشی پەتای وەرزیە بن چی بکەن باش وەک چارەسەر مهمترین چارەسەر ئەوەیە کە کەسەکە یەکەم جار لە ماڵەوە ئیستراحەت دەکەن ئەواتە پشوو بدا لە ماڵەوە بە شێوەیەکی گشتی شلەمەنی زۆر بخواتەوە بە شێوەی گشتی سوپە شۆربای عسیر میوەیە هەندێک عیلاجی چارەسەر دەرمان بەکارهێندێ وەک پاراسۆل پرۆفین یان شوروب یاخود حەپی حساسیت ئەمانە یارمەتی دەرن کە نەخۆشەکە نیشانەکانی لێ قورس نەبێ و بە ئیستراحەت بتوانێت خەو و ژیانی ئاسایی خۆی بکە ئەگەر نا چارەسەری بنبڕی نییە تا ڤایرۆسەکە پێویستی بەوەیە بە سووری ژیانی خۆی تەواو بکە لە هەندێک کەسا 3 ڕۆژ تا 4 ڕۆژ تا هەفتەیەک لەوانە درێژە بکێشێ بۆیە داواکاری لە هاوڵاتیان کە دوور بکەونەوە لە بەکارهێنانی عیلاجێکی زیاد لە پێویست بەتایبەت عیلاجی دژە بەکتریا ئەوانەی کە دژی بەکتریا و دژی ئیلتیهابات بەکارهێنێ ئیما ئەگەر لە حاڵەتێکە پزیشکی پسپۆرت بۆی دیاری بکە. سمارت وەرچەرخانە